بەڵێ خۆشەویستان دەچینە لای تەوەریەکەمی پرۆگرامی ئەمڕۆمە سەبارەت بە بەڕێوەچوونی کۆنفرانسێکە کە ئەویش کۆنفرانسی سیاسەتی تێکەڵکردنی پەروەردەی خوێندکارانی پەنابەرە لە سلێمانی کە تێیدا ئەم کۆنفرانسە بەڕێوەچوو هەڵبەتە ئامانج لەم کۆنفرانسە ئەوەیە کە خوێندکارانی پەنابەر تێکەڵ بە خوێندکارانی وەکو دەڵێن خانەخوێ خوێندکارانی ناوخۆی کوردستان بکرێت بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بەم پرۆژێ سەبارەت بۆ کۆنفرانسی کابڕێوەچووە گفتوگۆ دەکەم لەگەڵ زۆر بەڕێز عیزەدین محەممەد ئەمین کابڕێزان بەڕێوەبەری ئۆفیسی سلێمانی ڕێکخراوی فریاکەوتنی میلی ناسراو بە پاو دەکەن کابڕێزان ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ مندا ئامادەن کاک عیزەدین سڵاو لەبێم کاتت باش کاتت باش کاتێ بینەرانیش باش زۆر بەخێر بێت زۆر سپاس کۆنفرانسێک بەڕێوەچووە کە کۆنفرانسەکە ئامانجی تێکەڵکردنی خوێندکارانی پەنابەرە لەگەڵ خوێندکارانی خانەخوێدا تۆ دەمێت بۆ ڕوونکردنی زیاتری ئەم بابەت و ئەم پرۆژەیە بەسکی کۆنفرانسەکەمان بۆ بکەیت. زۆر سپاس بۆ ئێوە. ئەم کۆنفرانسە دەرەنجامی پرۆژەیەک کە لە سلێمانی ئەمە جێبەجێمان کردووە دەربارەی تێکەڵکردنی قوتابیانی پەنابەر لەگەڵ خانەخوێ. ئەلبەت ئەم بابەتەی ئێمە لە خۆڕانە هاتووە یەکەم جارێ ئەمە پرۆسەیەکە لە هەموو جیهانە کاتێک پەنابەر ڕاتە وڵاتێکی تر ئەم پرۆسەیە جێبەجێ ئەکرێ بۆەوەی ئەم قوتابیانە بتوانن درێژە بە خوێندنیان بدەن درێژە بە ژیانیان بدەن تێکەڵی کۆمەلگاکە ببن. ئێمەش ئەوە چەندین ساڵە پەنابەری لێ لە کوردستان لە پێش 2 ساڵ لە ساڵی 2022 پێم وایە وەزارەتی پەروەردە بڕیاریدا کە قوتابیانی پەنابەر تێکەڵ بکرێن بە قوتابیانی خانەخوێ لە هەموو کوردستان و ئیشی لەسەر کراوە. ئێمە پۆلی تەبعەن 1 تاکو 5 تا ئێستا تێکەڵ کراون ماوەوە پۆلی 6 و 7 و 8 و 9 ئەم ساڵیش پۆلی 6 تێکەڵە کرێن. ئەم تێکەڵکردنە لەوە خۆ ئەگرێ کە بە جاران بە عەرەبییان خوێند ئێستا لەسەر منهاجی وەزارەتی پەروەردە درێژە بە خوێندنیان ئەدەن و تێکەڵە بن بە خوێندکارانی خانەخوێ و حاڵیان حاڵی ئەوان ئەبێ بۆ ئەم بابەتە ئێمە ئەو کۆنفرانسەمان ئەنجامدا دەربارەی ئەو پرۆژەیە بۆی بزانین تا ئێستا چیمان کردووە بربەستەکان چی بوون و چیمان هەیە لە ئایندەدا لەم پرۆسەیە مەجێبەجێ بکەین. مامۆستا زۆرترین خوێندکاری پەنابەر کە لە ئێستا لە کوردستاندا بوونی هەبێت کامانن هی خوێن خەڵکی خوێن زیاتر ئێمە تەعامل لەگەڵ ڕۆژاواکەین یعنی پەنابەری سووری لە کوردستان تەبەن پەنابەری سووری عەرەبیشەیە و کوردیشەیە بە زۆربەی زۆریان کوردن لێرە ئێمە بە پێی ئەوەی ئەوان زۆرینەن لێرە و مەکتەبیشیان هەبووە کاتی خۆی و کۆمەڵی مەکتەبیشمان هەیەمە بۆ نمونە لە سلێمانی عەدەدێکی باش مەکتەبی پەنابەرمان هەبووە ئیشمان لەسەرەوانە جیاوازی نێوان خوێندنگەی پەنابەر و ئەو خوێندنگە ئاسانی کە لە کوردستاندا کراونەتەوە چین هەمان منهاجە بەس بە عەرەبیە خوێنن بەڵێ واتە هەموو ئەو دیراسی کە لە کوردستاندا دەخوێندرێت هەمووی کراوە بە عەرەبی ئاوە یاخۆ بە شێوازی سووریا بە شێوازی ڕۆژئاوای کوردستان ئەوانوانەکان ئێمە لەسەر منهاجی خۆمان ڕۆیشتون بەڵام لەبەرەوەی وەسایقیانە بێ امتحاناتیانە بێ شتیانە بێ لەو بابەتانە ئێمە توانیومە ینی ئەوە کراوە کە ینی خوێندنی ئەوان بە عەرەبی بووە بەس عینی منهج بە عەرەبی بووە بەڵام کە هاتوین لێرە ئێستا تێکەڵبوونەکە ئەکرێ تێکەڵبوونەکە بە کوردی ئەخوێنن چۆن هاوڵەکەی خەڵکی سلێمانی 1 و 2 3 و 4 و 5 چی ئەخوێنێ بە کوردی ئەویش وەکو ئەو ئەیخوێنێ بە کوردی جاران دیراسەیان بە عەرەبی بوو. بەڵێ بۆ ئەوان قورس نابێت بۆ بنە بۆ کوردانی ڕۆژئاوای کوردستان ڕەنگە بۆی کە بە حکومەوەی هەر کوردیە تەنها زاراوەکان جیاوازن زۆر ئەشکالێکی وا دروست نەبێت بەڵام بۆ عەرەبەکان ئەمە قورس نابێت خوێندنی ئەوان بە کوردی. ئێمە لێرە دەوری ڕۆڵی ڕێکخراوەکان دەرەکەوێت کە ئێمە مەسەلەن ئەو چیمان کردووە بۆیان لەم پرۆسەیە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی چیان کردووە UNHCR UNICEF ڕێکخراوەکان چیان کردووە بۆ ئەوەی هاوکاری وەزارەتی پەروەردە بن بۆ تێکەڵکردنی قوتابیانی پەنابەر لەگەڵ خانەخوێ کۆمەڵی زۆر ئیجراعات کراوە لەلایەن ڕێکخراوەکانەوە وەکو پاڵپشتیەک بۆ وەزارەتی پەروەردە لەوانە مەسەلەن ئێمە ئەوەی جەنابەت باسیەکەی کە ئەوان لە ڕووی زمانەوانیەوە ممکنە قورس بێ بۆیان ئەوان ئەوە بخێنن بەڵام 2 بابەت هەیە لێرە بابەتێکیان ئەوەیە کە ئێمە ماوەیەکی زۆرە یعنی ئەوە بۆ چەندین ساڵ ئەڕوا ئەو مناڵانە هەندێکیان هەلێرە لەدایک بوونا تێکەڵاون لەگەڵ مناڵی کۆڵان و لەگەڵ مناڵی خانەخوێ کوردی ئەزانن
یعنی بەڵام منهاجەکەیان بە عەربی بووە لەبەر ئەوەی ڕفیوجی بوون لەبەر ئەوەی پەنابەر بوون بەڵام لە هەمان کاتە ئێمە هاتوین چیمان بۆ کردوون ئەو قوتابیانە پێش ئەوەی کە بڕۆنە پرۆسەی خوێندنی تێکەڵبوونەوە ئێمە خولی زمانی سۆرانیمان بۆ کردوونەتەوە زمینە سازی بۆ کراوە پێش ئەو بەڵێ ئامادەکاری بۆ کراوە لە زۆر ڕوەوە یعنی بۆ نمونە مەسەلەن ئێمە خولی دەرونیمان بۆ کردوونەتەوە خولی پەروەردەییمان بۆ کردوونەتەوە خولی ئەکادمیمان بۆ کردوونەتەوە بۆ ئەو قوتابیانەی کە لاوازن لە بابەتێکە بە زمانی کوردی بێ یا لە ڕووی ئەکادمیەوە بێ مامۆسای تایبەتمان بۆ داناون بۆ ئەوەی بتوانن بیانگەێنە ئاستی هاوڵەکانیان لە خانەخێت. خواستی ئەوان چۆنە خواستی ئەوان ئەوەیە کە لەسەر منهەجە کۆنەکە کە جیاواز بوو لە منهەجێکی لە کوردستاندا پێڕۆ دەکرێت یاخۆت ئەوانش دانەوێت هەمان ئەو بابەتانە ممارەسە بکەن کە لە هەرێمی کوردستاندا دەخوێندرێت. تێگەیشتنێک هەبوو لە هەڵوێست و لە ئەفکارە دەربارەی ئەم خوێندنە هەندێکیان ئێمە طبعاً ئێمە ئەمە ئیشمان بۆ کردووە ماڵ بە ماڵ گەڕاوین ماڵی ڕفیوجی ماڵی پەنابەران گەڕاوین پرۆشەورمان داود نەتێ دانیشتوین لەگەڵیانە بە کۆمەڵ ئیشمان لەسەر کردوون بۆ ئەوەی سوودەکانی پەنابەر سوودەکانی تێکەڵبوونی سیاسەتی تێکەڵبوون باسکەین بۆیان قەنەعەتیان پێ بکەین کە سیاسەتی تێکەڵبوون سیاسەتێکی جیهانیە بۆ پەنابەر لە هەموو کون و قوشبنێکی دنیا جێبەجێکرێ بۆی مناڵەکەت بتوانێت بەردەوام بە ژیانی بدا بەردەوام بە خوێندنی بدا تێکەڵ بێ لەگەڵ مجتەمەعەکە هەلیکاری بۆ بڕەخسێ هەوڵمان داوە لەگەڵیانە بۆ ئەوەی قەنەعەتیان پێ بکەین کە ئەوان فعلا ئەمە باشە و ئێمە لەم کۆنفرانسەشە ئەنجومەنی پەنابەران لێ بوون ئامادە بوون بە شخصی ڕئیسی ئەنجومەنی پەنابەران کە زۆر دەستخۆشی لەم سیاسەتە کرد لە سوودەکانی کە ئەوان ئێستا قەنەعەتیان هێناوە بەوەی کە ئەم بڕیارە ڕاستە ئەوان ممکنە کۆمەڵێکیان هەنەگەڕێنەوە تازە مەسەلەن یعنی یا حتا بشگەڕێنەوە ئێمە بەیانی یعنی ئەم تۆ هەر یعنی بۆ نمونە مەسەلەن هەر عایلەیەک ئێستا کە ئەڕات بۆ وڵاتێکی ئەوروپی یا هەر وڵاتێکی تر یەکسەر مناڵ یەخەنە بەرخوێندن فێر زمانی ئەەکەن خۆشیان فێر زمانەکەن بۆی تێکەڵی کەلتور فەرهەنگ زمان بەردەوام بە ژیان بوون بەردەوام بە خوێندن ئەمانە هەمووی دەمێت هەر لەم کاتەدا پرسیاری ئەو بکەم کە گرنگەکانی سوودی ئەم پرۆژەیە چییە بۆ هەردوو لە هەم بۆ پەنابەرە هەم بۆ هەرێمی کوردستانیش کە بۆ شێوازە خوێندنی کوردی ممارەسە بکەن. ئێمە وەکو ئەم کۆنفرانسە وەکوتم ئێمە دەرهاوێشتەی پرۆژەیەکە کە ئەنجامماندا بوو چالاکیەکانی چی بوون کۆمەڵێک شتی لە خۆگرد بوو خول و هاوکاریکردنی پەنابەران و هاورکاریکردنی مەکتەبەکان و خولی بۆ مامۆستایان خولی بۆ سەرپەرشتیاران هاندان گەڕانەوە بۆ مەکتەب کۆمەڵێ زۆر چالاکیمان تیا کرد بوو هاتین لێرە عرضمان کرد بە وجودی وەزارەتی پەروەردە محافظە پارێزگای سلێمانی لەگەڵ ئەنجومەنی پەنابەران لەگەڵ ڕێکخراوەکان کە ئیشتە سەر ئەو بابەتەکەن گەیشتە کۆمەڵێک دەرەنجام کە ئێمە بەردەوام بین لەم سیاسەتە بە کۆمەڵێک بابەت ئەو بابەتانەش ئەو لە نێوان دوو کەوانە ئەگەر بە کورتی بڵێم مەسلەی ئەوەیە کە ئێمە گرنگترین شت ئەوەیە دابێنکردنی ژینگەیەکی ئارام و باش بۆ ئەم قوتابیانە بۆی بتوانن درێژە بە خوێندنیان بدەن چی لە ڕووی خێزانیەوە بێ چی لە ڕووی کۆمەڵگەیەوە بێ چی لە ڕووی قوتابخانەوە بێ و چالاکی هاوبەشیان بۆ بکرێ بۆ ئەوەی پتە و ینی سیاسەتی تێکەڵبوون پتە و بکرێ قوتابخانەکانیان بۆ نۆژەن بکرێتەوە ئێمە بۆ نمونە مەسەلەن چەندین پۆلمان لە مەکتەبەکان نۆژەن کردووەتەوە بۆ ئەوی بتوانن درێژە ژینگەیەکی باش و ئارامیان هەبێ بۆی بتوانن خوێندنیان بەردەوام بن لە خوێندنیان هەروەها کۆمەڵێک چالاکی ئەمانە گەیشتە دەرەنجام و ڕاستپاردەیە کە لەگەڵ وەزارەتی پەروەردە هەماهەنگ بین بەردەوام بین لە سیاسەتی تێکەڵکردن بەو ئەتیجاهی کە ئێمە لە پێشوو چیمان ڕوبەڕوو بووەتەوە لە کێشە و گیر و گرفتەکان هەوڵدەین چارەسەری بکەین و بەردەوام بین لەم پرۆسەیە. مامۆستا تێکەڵکردنی خوێندکارانی بیانی لەگەڵ خوێندکارە کوردەکانتە ئەم شێوازە تێکەڵکردن کاریگەری لەسەر زمانەوانی دروست ناکات تایبەتی زمانەوانی خوێندکارە منداڵەکان ئەوانەی کە خوان هێشتا بە تاواتی زمانی کوردیەکەیان نەپەرژاوە کوردستانی دەڵێت هێشتا زمانیان پاراو نییە بەڵام تۆ هێت خوێندکارێکی بیانی تێکەڵ دەکەیت لەگەڵ ئەوەی کە ڕاستە ڕەنگە کولتورێک خاڵی هاوبەشیان هەبێ بەڵام ئەمە کاریگەری دروست ناکات لەسەر زمانی منداڵە کوردەکە. ئێمە لە ئەنجامدانی چالاکیەکان دوو مناڵمان هێنا بوو دوو مناڵ یعنی وەکو چیرۆکی سەرکەوتن لە ڤیدیۆکە کە نیشانی ئەدا دوو مناڵەکە لە پێشا بە کرمانجی
سووری قساکەن ینی دوایی ئەیگۆڕێی کاتە سۆرانی هیچ جیاوازێکی نییە لەگەڵ مناڵی خانەخوێکە کە بە کوردی خوێنێ یعنی ئەوان هەردوو لە هەجەکە ئیش پێکەن لە ماڵەوە چۆن خزمانی هەورامی لە ماڵەوە بە هەورامی قساکەن و لە بازاڕەوەوانە ئاحتیادی هەمان ئەو شتیان هەیە ئەوان لە ماڵەوە بە کرمانجی قساکەن کە دێتە دەرەوە لە کۆڵانە لەگەڵ هاوڵەکانیان لەگەڵ خەڵکی ترە بە سۆرانی قساکە و زۆر ئاسایشە من لە بیدایەت و ئیشارەتم پێکرد ئەم مناڵانە زۆربیان لێرە لەدایک بوونە یعنی تێکەڵی کۆڵانن تێکەڵی بازارن تێکەڵی مەکتەبن زمانێکی پارایان هەیە بەڵام لە هەمان کاتیشا ئێمە ئیشمان لەسەر ئەو خاڵە کردووە کە خولی زمانی سۆرانیان بۆ ئەەکەینەوە تێستیان بۆ ئەەکەین پێش خولەکان لە دوای خولەکان و ئەگەر زانیمان هەر مناڵێکیش پێویستی بە زیاتر هەیە زیاتر لەسەری ئەڕۆین بۆ ئەوەی زمانیان پاراو بێتەوە بە هیچ تەسیرێکی سلبیشی لەسەر نییە چونکە ئەو ئەسن لە هەجەکەی خۆی هەر ئەزانێ و مستەمڕشە لە خێزانیان لەسەرەوە بەڵام ئەمەیان کە بۆ خوێندن بەکاریهێنێ و بە پێی منهەجەکە زمانێکی سۆرانی موحەدمان هەیە لە کوردستانە ئیش لەسەرەوە کراوە بۆ ئەوەی بتوانن بەردەوام بنەخوێنماوەسامستم زیاتر لەسەر ئەو بوو لەسەر منداڵە خانەخوێکە ڕوونتر بڵێن کارگەر سەر ئەو دروست ناکە بۆ منە نەتوانێت کە زمانە کوردێکی باشکە یاخۆ جۆرە تێکەڵبوونێک دروستکات یاخود ئەویش بەبێت چاوانەوە زیاتر ڕێگەی بۆ دەکرێتەوە بۆ فێربوونی زمانێکی دیکە کە زمانی کرمانجیە. بەعکسەوە ئەوەی خانەخوێکە لەبەر ئەوەی ئەوان تێکەڵن چالاکی پێوەکەن وەرزشەکەن ئێمە هەر بالموناسەبە ینی شتمان کردووە زۆر لە مەکتەبەکانە بۆی زیاتر تێکەڵ بن مەسەلەن خولی دەرونی تەرفیهی وەرزش ئەم شتانەمان بۆ کردوون بۆی ئەم مناڵانە تێکەڵ بن ئەوە نەمێنێ خۆی من حەزەکەم ئیشارەتێک بۆ بدەم ئەوەی جەنابەت ئێمە لە پێشە هەستمان کرد بە پێی ئەو کۆبنەوەی مسکۆن لیژانمان دروست کردووە لیژنەی باوکان و دایکانمان هەیە کە ڕفیجە پەنابەرانی تایە لیژنەی کۆمەڵگەیمان تایە کە پەنابەرانی تایە و لیژنەی خوێند قوتابیانیشمان تایەمانە بەجیا کۆبنەوەیان لەگەڵەکەین بۆی بزانین ئەو گیر و گرفتانەی چین ڕوبەڕووی ئەم قوتابیانە ئەبنەوە لە مەکتب بینیمان کۆمەڵێ شت هەیە پێی عربی پێڵێن تەنەمور ئەوە نییە مەسەلەن مناڵ قسە بە مناڵەڵێ پێ بانگێکە سووری نازام چی ئەو شتانە لەم بابەتانە ئێستا دوای ئەو خولانە و دوای ئەو تێکەڵبوونە و دوای ئەو شتانە من ناڵێم بن بڕ بووە 100% بەڵام زۆر کەمی کردووە و سەرکەوتوو بووینە بە شەهادەتی ئیداراتی مەکتەبەکان و تەلەبەکان و کەسوکاریان ئەو زەواهرانە زۆر کەم بووەتەوە لە نێو قوتابیانە بەگشتی ئەم تێکەڵکردن تەنیا لە سلێمانی دایە خۆ بەگشتی پرۆژەکان و کوردستان دەگرێتەوە ئەمە قەراری وەزارەتی پەروەردەیە هەموو هەر چوار پارێزگاکەی سلێمانی مستەمڕە وەزارەتی پەروەردە لە 2 ساڵە و بە پێی قۆناغەکانیش پرۆسەکە چوەتە پێشەوە و مستەمڕیشە لەسەری بۆ ئەنجامدانی ئێستا جێبەجێ کراوە پرۆژەکە بەڵێ پرۆژەکە جێبەجێ کراوە بەڵێ وەکوتم لە بدایەتەوە پۆلی 1 و 2 یەکەم ساڵ پۆلی 1 و 2 3 کراوە تێکەڵ پرۆسەکە کرا نەخانەخە چوار و پێنجیش ینی پار و پێرار کراون ئێستا ئەم ساڵ پۆلی شەشەڕوە من حەزەکەم یەک شتی ئیشارەت بم جاران زۆر ئەرکێک لەسەر پەنابەران بوو لەسەر ئەوەی ئێمە کە گەڕین لە ماڵانە پێمانەوتن بۆ مناڵەکەت ناڕە بۆ مەکتب ئەوی مەسەلەن من لە خەباتم مەکتەبەکەی لە چوارچرایە من ناتوانم بیبم جووری ئەوەمە نییە ئێستا کە تێکەڵ بوونا نزیکترین مەکتب لە ماڵیانەوە کوێ توانێ مناڵەکەی بخاتە بەر خوێندن لەو قوتابخانانە بۆی ئەو ئەرکە لەسەری لاچووە کە ئەو مبەڕێ هەبوو کە مناڵەکەی ناتوانێ و ئیمکانیاتی دارایی نیە هاتوچۆی پێ بکە ئێستا چێ لەو مەکتەبە تێکەڵە بێ ئەمە خۆی بابەتێکی تریشە بۆ تێکەڵبوون لەبەر ئەوەی تۆ بەس مەکتەبە تایبەتەکان نەبێ بە پەنابەران هەموو مەکتەبەکانی تر ئەم مناڵانە تێکەڵە بن و ئەبنە یەکەی تایبەت بۆ کامیان ئاستانترە مامۆستا بۆ خوێندکەرانی کە تازن دەچنە خوێندنگە یاخود بۆ خوێندکارانی کە بۆ خوێندکاری 5 و 6 و ئەوانە بۆ کام خوێندکار و مارەسەکردنی خوێندنی ئێرە ئاسانترە بووە ئەکید بۆ پۆلەکانی 1 و 2 3 ئاسان لەبەر ئەوەی ئەسان جارێ ئەوەی کە دێتە پۆلیەک هیچ کێشەی نییە چونکە پرۆسەکە لە بیدایەتەوە دەستی پێ کردووە وەکو مناڵێکی قانەکە بۆ خۆی خوێندنی خۆی چێتە خوێندنی خۆی ئێمە ئێستا کێشەمان لە ئەوانە بوو کە بە عەربی خوێندوو بوویان و هاتبوونا قۆناغەکانی 5 و 6 و 7 و 8 و 9 ئەمە بوون کە ئێمە هەوڵمان ئەدا لەگەڵیانە لە دوو لاینەوە ئیشیان لەسەر بکەین لاینێکیان مۆزوعی زمانەکە بوو کە ئیش وەکو باسم کرد ئیشمان لەسەرە کردووە و مامۆستای تایبەتی زمانی کوردی لە مەکتەبەکان بە دەعمی ئێمە ئەو مامۆستایانە خولی زمانی سۆرانیان بۆ کردوونەتەوە دووهەمیان ئەوەیە کە ئێمە هەنێ جار وەکۆی جەنابەت وتت
تووشی گرفتە بوون لە مەسائلی ئەکادیمیە بە نسبەت زمانەکەەوە یعنی لە کیمیا بە کوردی تێ ناگا لە فیزیا بە کوردی تێ ناگەیشت ئێمە چیمان کرد ئەم جار هاتین مامۆستای مەسەلەن ئیدارەی مەکتب ئەڵێ ئێمە کۆمەڵێک تەلەبەی ڕفیوجیمان هەیە لە بواری لە بابەتی فیزیا لاوازن مامۆستایەکی پسپۆری فیزیا بە دەعمی ئێمە خولی بۆ ئەکردنەوە بۆ ئەوەی هاوتایان کاتەوە لەگەڵ هاوڵەکانی ڕاستە مامۆستا شتێکی دیکەش هەیە لە ڕووی شەهادەوە بۆ منە ئەمان شەهاد لە ناخۆی هەرمی کوردستانە بەدەست دەهێنن ئەتوانێت ئەم شەهادەی لە سووریا دەکاری پێ بکرێت واتە بۆ منە خوێندکارێک لێرە تاپۆلی 6 دەخوێنێت دواتر ئەگەڕێتەوە بە وڵاتەکەی خۆی لەوێ ئەتوانێت لە دوای ئەمەوە درێژەی پێبات یاخۆ دەبێت ئەوان بە گوێرەی سیستەمی وڵاتەکە خۆی بڕوات ئێمە شتێکمان هەیە ناوی یعنی خۆتان باشە زانن ڕێکخراوێکە ناوی یۆنسێفە ئەوان سەرپەرشتی ئیشەکەکەن لە نزیکەوە ئاگایان لە پرۆسەکە هەیە بۆ ئەم بابەتە ئێمە وەزارەتی پەروەردە وەزارەتێکی ڕێگە پێدرا و فەرمیە و لە هەموو لە عێراقا و لە هەموو دنیایشی سەرکرێ ئەی چۆن تەلەبەیەکی ئێمەڕوا کە ئامادەی تەواوەکە ئەڕوا لە زانکۆکانی جیهانە وەرەگیرێ ئەڕوا ماستەر وەرەگرێ ڕوا دکتۆرا وەرەگرێ ئێمە فەرمین کە ئەو ئەڵێن خانە خوێ و لەگەڵمانایە و شەهادەیە دەینێ حاڵی حاڵ ئەو قوتابەیە کە لە کوردستانە هەیە هەمان شتە دەوری خۆی ئەبینێ ڕۆڵی خۆی ئەبینێ فەرمیە و هیچ کەشەیەکی نییە بەڵێ مامۆستا یەک شتێکی دیکە هێز ئێمە کێشەی زاراوەکان هەیە بوون بڵە ئێمەهەج ئێرە سۆرانیە و لەگەڵ ئەوەشدا ئێمە ژمارەی ئێجگار زۆر لە کرمانجیمان هەیە لە بادینیمان ئەوانە بیلۆ کراوەوە کە لە پرۆسی خوێندنە هەوڵ بدرێت باڵانسێک لە نێوان سۆرانی و کرمانجیدا لە منهەجا دروست بکرێت ئێمە من زیاتر بەڕاستی ئێمە لە سلێمانی ئیشمان کردووە لە کوردستانە لە شوێنی تر ئیشمان کردووە وەکو تکریت ئێمە ئیشمان لەسەر هەمان بابەت کردووە بەڵام ئەوەی کە ئەکرێ ئێمە ئەڵێن زمانی خانەخوێ یعنی بۆ نمونە لە دهۆک بە بادینیە خوێنن بە زاراوی بادینی لێوە فێری بادینیانەکەن لە بڕی ئەوەی زمانی سۆرانی بخوێنن بەهێزکردنی زمانی سۆرانی بەهێزکردنی زمانی بادینیە خوێنن یعنی زمانی خانەخوێ لەکوێ ئەخوێنێ بەو لەهجەیە بەهێز ئەکرێ بۆ ئەوەی بەڕێداوام بۆ داهاتووی لە منهەجە بوون هەڵدراوکە بۆن هەردوو لە هەملا بوون لە منتەقی بادینانی بە هەمان شێواز ڕێژەی بوونی سۆرانی زیاد بکرێت لە سلێمانی بوونی کرمانجی بادینی زیاد بکرێت هەڵتانداوە ئەوە چکاتێکی زاراوی کوردیە ئەوە ئەمێنێتەوە لای زمانەوانەکانمان پسپۆڕەکان وەزارەتی پەروەردە ئیش لەسەرەوە بکەن بەڕاستی ئەوە خاڵێکی لاوازە بە نسبەت خۆمانەوە مفروضە ئێسێمە زمانێکی یەکگردومان هەبێ بۆ خوێندن بۆ ینی تۆ ئەڕۆیتە دهۆک هەموو تابلۆکان بە زمانی بادینی نووسراوە دێتە سلێمانی بە زمانی سۆرانی نووسراوە هەنێک لە هەولێر تێکەڵە بێ یعنی بەڕاستیت ئەوە لاوازیەکمان هەیە لە ڕووی زمانەوانیەوە بۆ زمانێکی یەکگردوو بۆ فەرمی بۆ هەموو بابەتەکە زۆر سپاس بە زۆر بەڕێز عیزەدین محەممەد ئەمین بەڕێبەری ئۆفیسی سلێمانی ڕێکخراوی فراکۆتنی میلی ناسرااو بە پاو زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش زۆر بەخێر بێت سپاس بە ئامادەبوونە.